لە چوارچێوەی استراتیژی نوێی بەخۆداچوونەوە و ئاڵوگۆڕ و دەستا و دەستکردنی پۆستەکان کۆمەڵی دادگەری کوردستان وەک دەستپێکێکی نوێ گۆڕانکاری لە پۆستی مەکتەبی هەڵبژاردندا کرد. ئێمە وەکو لیژنەی ڕاستپێلاوی ئەنجومەنی سەرکردایەتی بۆ تەشکیلی ئۆرگانەکان مەکتەبی هەڵبژاردن و ئامال مەکتەبێکی هەستیا لە مەکتەبێکی گرنگ و پێویستە بۆ کۆمەڵی دادگەری. ئێمە زۆر سپاسی ستافی پێشووی مەکتەب دەکەین بە تایبەتی بەلای بەڕێزمان کاک دکتۆر بێستون کە زۆر ماندوو بوون کە زۆر بەرپرسیارانە کارەکانیان بەرەوپێشەوە برد بەڕاستی جێدەستیان دیارە لە کاروبارەکانی کۆمەڵی دادگەری و ئومێدی سەرکەوتنیش بۆ بەڕێز کاک هاوژین عومەر دەخوازین ئومێد دەکەین کە خۆی گەورە یارمەتیان بدات بتوانن لەم ئیشەیە سەرکەوتن بە شێوەیە کە ببنە هۆکارێک بۆ دڵخۆشی ئەندامان و جەماوەر و دڵسۆزانی کۆمەڵی دادگەری. لە مەراسیمێکدا هاوژین عومەر وەک بە پرسی نوێی مەکتەبی هەڵبژاردن ئەرکەکانی لە دکتۆر بێسون حەمە ساڵح وەرگرت. ئەم دەستا و دەستکردنا کە لە ژێر چاودێری لیژنەی باڵای سەرکردایەتیدایە هەوڵێکی گەورەیە بۆ ڕێخستنەوەی ئۆرگانەکان بۆ قۆناغێکی نوێ. بە سوودوەرگرتن لە خیبرە و ئەزمموی هەموو لایەک و دڵسۆزی ئەندامان و بەرپرسانی کۆمەڵ لە نیازمانە هەیە کارێک بکەین کە بەشێک لەو خاڵە لاوەزانی ئەگەر تووشی بوو بێتین ئەگەرچی بەشێکی زۆری پەیوەندی ڕەنگە بە خودی مەکتەبی هەڵبژاردن یا ئەو دەستگای سەرپەرشتی لایەنی تەکنیکی پرۆسەکە دەکات نەبێ بەڵام هەمومان بەشدارە بین لەوەی کە بتوانین چۆنەڵێ خاڵە لاوەزەکان کە هەبوو بێتن چارەسەریکەن ئەوانەی کە ئێمە دەتوانین چارەسەریان کەین وەکو کۆمەڵ خۆی وەگەرنا ئەوەی کە پەیوەندی بە واقعی گشتیەوە هەیە چ لە ڕووی یاساکەوە چ لە ڕووی دام و دەستگاکانی وڵات کە سەرپەرشتیەکەن وە چ لە ڕووی ئەو بارودۆخە نەخوازراوەی کە پرۆسی سیاسی پێ ئەڕوان لە هەرێمیش و لە عێراقیش ڕەنگە هەندێکی بەدەستی ئێمە نەبێ چکە بەڕاستی واقعەکە بەگشتیش خۆی دژوارە. لە کۆتایی ئەم ئەرکە قورسا ئەوەندە ئەڵێم کە لە کاری ئیسلامی یەکێک لە شتە قورسەکان بریتێ لە بەرپرسیارەتی چونکە بەرپرسیارەتی ئێمە بە پێی شریعەتی ئیسلامی چ لە دنیا چ لە قیامەت لێپرسینەوەی لەسرە بۆیە پەیامی منەوەی هیوادارم خی گەورەوەی لێوەرگرتبین کە ئەنجامماندەوە و هیوای سەرکەوتن بۆ ستافی داهاتوو خوازم بەڵێ نەدەم لە کاری کۆمەڵی دادگەری کوردستان لە هەر ئۆرگان و کارێک پێم بسپێرێ بەردەوامە بم. واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. لە دوای کۆنگرەی 5 لە تەموزی ساڵی ڕابردوو کۆمەڵی دادگەری کوردستان لەسەر لە نوێ پێکێنانەوەی مەکتەب و ئۆرگانەکانی بەردەوامە و لە دوایین هەنگاویشدا بەرپرسی نوێی مەکتەبی هەڵبژاردن لە پۆستەکەی دەست بەکار بوو. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.